لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا چەندین بڕیار و ڕێنمایی تایبەت بە شوێنە گشتیەکان دەرکران. پارێزگەری سلێمانیش ڕایدەگەیەنێت کە ئامادەکاری و چاودێریەکانیان چڕتر کردوتەوە و هەر شوێنی تایبەتیشیان بۆ ئەو کەسانەی گومانی توشبوون بە کۆرۆنا لێ دەکرێت ئامادە کردووە. تا ئێستا هەر شوێنمان هەیە بۆ کەرەنتینەکردنی ئەو بەڕێزانە. ئەمڕۆ لەگەڵ سەرۆکایەتی زانکۆی سلێمانی چەند شوێنێکی تریش دابینەکەین، لەگەڵ JCC خۆمانە دیسانە و چەند کەمپێکی تر دابینەکەین، نەک لەبەرەوەی پێویستمان پێیەتی. ئێمە لە سلێمانی هەروامان کرد. ئەو کاتەی باسی چارەسەر و وشیاری ئەکرا، خۆمان بۆ نەخۆشخانە و بۆ پێداویستی و بۆ کەلوپەل ئامادەکرد، باشیشمان کرد. ئیستاش ئێمە خۆمان بۆ کەرەنتینەی زیاتر ئامادەکەین. ئێمە ئەمانەیە بەردەوام هەنگاوێک دوو هەنگاو لە پێش دۆخەکەەوە بین، نەک بارودۆخەکە بێ بەسەرمانە و دوای کەسمان هیچمان بۆ نەکرێت. لەلایەکی دیکە بە مەبەستی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا پێشنیازکراوە نوێژی بە کۆمەڵ و هێنی بۆ ماوەیەکی کاتی ڕابگیرێت. داواش لە هاوڵاتیان دەکرێت بۆ کەمکردنەوەی قرەباڵغی ئەم ماوەیە خۆیان لە نوێژی بە کۆمەڵ بەدوور بگرن. هاوکات هەموو ڕێوڕەسمە ئایینی و کۆمەڵایەتی و بۆنە و چالاکیەکان قەدەخە کران. داوامان لەوە کردووە کە هەموو خەڵکی کوردستان هەوڵ بدەن لە هەر یعنی کۆبوونەوەکان کەم کۆنەوە چ بۆنەکە بۆنەیەکی ئایینی بێ چ بۆنەیەکی کۆمەڵایەتی بێ، حتا ئەو دەرسانەی کە لە مزگەوتەکانە ئەخوێنێ چ دەرسێکی ئایینی بێ چ دەرسی قورئان بێ چ دەرسی فقهەکان بێ بۆ مایەکی کاتی ئەبێ هەموو ئەوانە بوەستێنرێت. و بنسبت نوێژی کۆمەڵ نوێژ کە 5% خەڵکی ئەچێ بۆ مزگەوت داوامان کردووە ئەوەی کە نەخۆشە، ئەوەی کە پیرە، ئەوەی کە ئافرەتە، ئەوەی کە مناڵە بەشداری نەکەن. بنسبت ئەوانی تریشەوە ئەتوانن ئیسفادە لەو ڕوخسەتە بکەن، بە تایبەتی لە کاتێکا کە نەخۆشی بڵاو بووانێ ئەوە ئەتوانن ئیسفادە لەو ڕوخسەتە بکەن و نەچن. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان 4 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری پارێزگای سلێمانی ڕاگەیاند. بەپێی ڕاگەیەنراوەکەی وەزارەتی تەندروستی 3 لەو توشبوانە ئەندامی یەک خێزانن و یەکێکی دیکەشیان ئافرەتێکە کە ماوەیەک پێش ئێستا لە ئێران گەڕاوەتەوە. لەلایەن خۆشیەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ڕاگەیاند بارەی تەندروستی توشبوان لەژێر کۆنتڕۆڵدایە و جێگیرە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.